بەلای خۆی بەخشندەی میهرەبان ئەمڕۆ لە سەرتاسەری هەرێمی کوردستان پرۆژەی قورئان بە هەر لە بەڕێوە چوو مەڵبەندی سۆرەشەکە لەو مەڵبەندانەی کە لەو سنوور خەڵکەشی باش بەشداری کردیە. ئەمڕۆ لە کەشەهەوایەکی ئارامدا بەشداربووان هاتن ڕویان کە دەهۆڵەکانی تاقیکردنەوە و بەشداریان کرد. هیوای سەرکەوتن بۆ هەموو بەشداربووان ئەخوازین. من دەڵێم لەو پرۆژەدا هەمومان براوین، هیچ کەسێک دۆڕاو نییە، کەسێک لە پرۆژێکی ئەوە بەشدارکات حتمما براوەیە. خەڵکانێکی زۆر لە ماوە سەرقاڵ بوون بە لەبەرکردنی دوعاکانی قورئان کە هەمووی فەزل و عیبادەتە، بەڕاستی پرۆژەیەکی ناوازە بوو و هیوادارین کە بەشداربووان لە ئاتی تەموحی ئێمەدا بن کە بەو شێوەیە کە بەشداریان کردیە. خۆشبەختانە ئەسیلەکان لە کاتی خۆی گەیشتن بە هۆڵەکانی تاقیکردنەوە لەو بەشداربووان و چاودێری پێویست لە هەموو شوێنەکان دانرابوو. من سوپاسی هەموو بەشداربووان و هەموو چاودێران ئەکەم، هەموو خوشکبرانێکەوە لە ماوەی ڕابردوو لەگەڵمان بوون کە ماندوو بوون شەو نخوونیان کرد تا کۆم پرۆژەیە بە ئامانج گەیشت. من سوپاسی مولایەکەکەم. بەناوی خی گەورە میهرەبان دەستخۆشی لەو هەموو کەسانە ئەکەین کە ئەو پرۆژانە ڕادەگەینن. بەڕاستی زۆر پێویستە لە زروفێکی ئاوە ملەتی کورد تێنووی ئەو بابەتانەیە، تێنووی ئەو پرۆژانەیە. ملەتی کوردی مسلمان پێویستی بەو پرۆژانەیە و گرنگترین شتیش دوعاکانی قورئانە کە ئێمە ئیسلام، ئێمە ئیماندار پێویستمان بەو چەکەیە کە چەکێک کە پێغەمبەری خوا فەرمێت دوعا چەکی ئیماندارە. ئێمەش کە خۆمان پڕچەک دەکەین بە دوعای قورئانی ڕاستەوخۆ پەیوەندی بە خوداوە دەکەین. بە ئیزنی خوا هیچ شتێک زەرری نابی کە ئێمە ڕاستەوخۆ پەیوەندی بە خوداوە بکەین و ئەو چەکەمان لەبەردەست بی. دەستخۆشتان یەکەم، خوا مەوەفقتان کە سەرکەوتوو بن، نمونەتان زۆر بیا ڕەبی. بەڵێ دەستخۆشتان لە یەکەم هیوادارم هەر سەرکەوتوو بن، خی گەورە موافقتان کە بەڕاستی پرۆژەی ئەوها زۆر پێویستە بۆ ئێمەی مسلمان، بە تایبەتی لەو واقعەدا کە زۆربەی هەرە زۆری خەڵک خەریکی فەیسبوک و موبایل و سناپ و شتانەیە. شتی ئەوها بەڕاستی پێویستە بۆ ئێمەی مسلمانان کە خۆمانی پێوە خەریکەین. ئەو کاتانەش کە خۆمان پێوە خەریک کردووە ئینشاءڵڵا هەمووی بۆمان بە عیبادەت دەنووسرێت. آسوده خلیل أبا بكر، آسوده خلیل أبا بكر. بس الشيء بيان ناس ونوابيخ منهم. والله جد. لكن بشيء الناس دوام ما نكتبوا يودينه بيان بيان. وكم تبعون الشكل. سلام عليكم. پشتی داواکارم لە خوای پەروەردگار کە ئەم هەنگاوە جوانەی کەوا گەنجان و خۆشەویستان بە لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا بەم پرۆسەیە جوانە هەستاینە کە بریتە لە پرۆژەی قورئان بەهاری دڵانە، بە تایبەتی بەشی دوعاکانی کە لەبەر ئەکەن ئینشاءالله زەخیرەی دنیا و قیامەتیانە. هەر کەسێک حفزی قورئان بکات، ئاەتەکانی قورئانی پیرۆز لەبەر بکات، بە تایبەتی بەشی دوعاکان کە وەزیفەی پێغەمبەرانیشتە سەلامی خوا لەسەر هەموویان بیت، کە زۆربەی دوعاکانی پێغەمبەرانن سەلامی خوا لەسەریان بیت، و هەروەها حفزی حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەمە مایەی نورداریکردن و بەرەکەتداربوونی ئینسانی مسلمانە لە دنیا و لە قیامەتدا. خۆشەویستمان ئەمرێکا صلی الله علیه وسلم نظر الله امرأ، خوای گەورە بەرەکەتدارێکە نورانی کە کەسێکەوە فەرمودەیەکی پێغەمبەر لەبەر ئەکا صلی الله علیه وسلم و ئەشیگەینی، واتە خۆی لەبەر ئەکا و ئیشی پێ ئەکا و ئەداها کەما سەمیعها، کوی جووی لێ بۆ واژ تەطبیقی ئەکا. لێجا ئەمەی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەم مانگە جوانەیەدا کە دووەمین ڕۆژی مانجی ڕەمەزانی پیرۆزە و هەروەها گەنجان و خۆشەویستان لە شارۆچکەی لە شاری خەلیفان لە ناحیەی خەلیفان لە ئەنجومەنی دادگەری کۆمەڵی ئیسلامی دادگەری بەم پرۆژە جوانی هەستاینە و گەنجەکان ئیمتیحانیان داوە. ئینشاءالله هەم لە ئیمتیحانەیە دەمرەی باش دەینن، داوای سەرکەوتنیان لێ ئەکەین و ئومێدەوارن بەردەوامش بین لەسا هەروەکو دوعاکانی قورئان لەبەر ئەکەین، قورئانی پیرۆز زیاتر خزمەت بکەین، ئیشی پێ بکەین و زیاتر لەبەریشی بکەین و هەر یەکەمان لە پیاوان و لە ئافرەتان ببینە داعیەک لە خزمەتی ئەم دینە جوانەی. بەڕاستی ئەم ساڵە زۆر خۆشتر و جوانترە و بەهارێکی جوانیشە الحەمدولله، و توانیمان کە تاخیر کرا لەبەر ئەوە تاخیر کرا کە شوهەوا بڕەکسارد بوو لەو ڕۆژەی کە لەناو ڕەمەزاندا و ڕۆژی جمعەشە. بەڕاستی ئەمە فەزڵێکی گەلە گەورەیە خوا بە ئومەتی پێغەمبەریدایە صلی الله علیه وسلم. ئومێدەوارم ئەوەی لە جیهاندا لە دنیادا ئەمە دەبیستی ئەوەی گوێ لێ ئەبی زیاتر خزمەتی بکات و هاندەر بین لە ئەوەی کەوا مسلمانان لەژێر سایەی قورئاندا، لەژێر سێبەری قورئاندا، لەژێر بەرەکەتی ئەم قورئانە جوانەدا کە قەد جاءکم من الله نور وکتاب مبین هەبریتە لە مەدحی قورئان و مەدحی پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم. جا ئومێدوارم ئینشاءالله سەرکەوتوو دنیا قیامەت بین، هەموو لامان لە خویشکانمان لە برایانمان
وإن شاء الله هر كمان ببين داعيك لو خدمتي أم دين جواني قالك بخير بسترساما سباتي قناة بيامش أكم والسلام عليكم ورحمة الله وبركاته. خوشحالم کە بەشدارم کردووە لە پرۆژەی قورئان بەهاری دڵانە کە پێکات وە لە چلونۆ دووها بەڕاستی زۆر سوودمەند بووم لەو ماوەی بکە ماوەکەش درێژ کراوە زیاتر سوودمەند بووم چکە بە بەردەوامی دووهاکان ئەخوێندەوە ئینشاءالله هەمووان سەرکەوتوو بین دەستخۆشی لە ستافی پرۆژەکە کەم لە ڕێکخەران و لە هەر کەسی دەستی لەو پرۆژەیە ئەو کەسانەی کە خەڵاتەکان دیارەکەن دەستخۆشی لە هەمویانەکە مێکە بێکە ئینشاءالله و پرۆژە بەردەوامە بی بۆ ساڵەکانی ئایندە. باران سامان أحمد. يعني